إمام غزالي لبستو 4 ساڵەیە کە عمری 24 ساڵ بوو بە مدیری مەدرسەی نظامی. مدیری مەدرسەی نظامی وەکو ئەوە بڵێ سەرۆکی هەموو عولەمای دنیا. بۆیە لە عمری 24 ساڵەیە لەسەر کورسی مەدرسەی نظامی دائەنیشت کە یەکێک لە دەستگەکانی درێژتر بوو لە دەستگێکی تری. ئەبوایە ئیمامی غەزالی دابنیشتایە و قاتیبەتەن هەموو عولەمای ئومەتی ئیسلامی بەهاتنە دەستیان ماچ کردایە، ئەوەندە خوا ڕتبەی علمی بەرز کردو. لەناو ئەهلی سونە یەک زانا هەیە بە ناوی حوجەة الئیسلام، دەلیلی ئیسلام، کە ئەویش ئیمامی غەزالیە. ئەهلی سونە تەنها ئەو کەسەمان هەیە حوجەة الئیسلام. ئیمامی غەزالی بەنووسی تەنها کتێبێک المنقذ من الضلال توانی گۆڕانکاری بەسەر هەموو بەغدایە بێنە سنەیتیان شیعیتیان نێڵێ بکاتە سنە. بەنووسینی کتێبی تەهافت الفەلاسفە توانی زاڵ بێ بەسەر هەموو فەیلسوفەکانی دنیایە و هەتا ئێستاش نەیانتوانێت لەژێر کتێبەکەی غەزالیە دەرچن و سەر دەربێن. هەر کاتێکی سەر دەرەهێننەوە خەڵکی عاقڵ و پەلاماری کتێبی تەهافت الفەلاسفە ئەدا بە چۆکیانە ئەهێنن. ئەم پیاوە لە ئاستێکی بەرزی ئاوایە بڕیاریدا سەفەرکە بڕوە. ئەو سەڵتەنەت و ئەو تەرتیبات و دەستماچکردن و مدیری مەدرسە هەمووی بەجێهێشت. سەرۆکی عولەمای دنیا و حوجەة الئیسلام و هەمووی واز لێنا. چوو لە مزگەوتێکە دوور کە خەڵک نەیناسێ بوو بە خادم، هەتاوەکو دڵی خۆی بدۆزێتەوە تا خود بزانێت چییە. ئێمە لە ژیانە فێرین، یعنی لەگەڵ هەموو شتێکە ئالوودە ئەگرین بەس لەگەڵ نەفسی خۆمانانە. بۆیە غەزالی بڕیاریدا بڕوە خۆی مەشغوڵکە بە شتێکەوە کە ئومەتی ئیسلامی ڕزگار کرد. هات دوایی کتێبێکی نووسی بە ناوی ئیحیا و علوم الدین، زیندووکەرەوەی زانستەکانی شەریعەت، کە ئەنەما زانستی شەریعەت مردوون چکە ڕۆحیان تیان نییە، غەزالی ڕۆحی تێخستنەوە. لە دوای ئەم کتێبەی غەزالی هەچ کەس هەرچی لە تەسەووفا نووسێبێت، لە تەسکیان نووسێبێت، لە تەربیە نووسێبێت، ئیلا مەجبور بە ئیستیشاد بە غەزالی. ئەبەو تەرتیبە بینووسێت کە غەزالی نووسیوێتی. ئەو کتێبە زۆر شەرح کراوە، زۆر کورت کراوەتەوە، خزمەتی زۆری کراوە. یەکێک لە کورتکراوەکانی ئەم کتێبە بریتە لە مختصر منهاج القاصدین کە کتێبێکی کورت و پوختە و غەزالی کتێبەکەی خۆی کردوتە 4 بەشەوە. بەشی یەکەمیان بریتە لە عیبادات، دووەم عادات، اینجا مهلیکات، اینجا منجیات. یعنی یەکەم جار تۆ بە عیبادات دەست پێ ئەەکەی، دوای عادەتەکانە چی مەسەلەن لە مەسەلەی میوانداریە، لە مەسەلەی هاوڵایەتیە، هەموو عادەتەکان. اینجا دوای ئەوە یەیتە سەر ئەو شتانەی کە بە هیلاکتە ئەبن لەسەر زەویە. اینجا یەیتە سەر منجیات، ئەوانەی کە ڕزگارە ئەکەن بەرەو خوا تەبن، بەرەو خواناسی تەبن.